لە ئێستادا ڕۆژهەڵاتی ناوڕاست و ناوچەکە بە زنجیرەیە گۆڕانکاری و هاوکێشەی سیاسی و سەربازی و جوگرافی و ئابووری کتوپڕدا تێپەڕ دەبێت و لەم نێوەندەشدا بێ چەند و چوون هەرێمی کوردستانیش پریشکی ئەم گۆڕانکاریە دەستکردانەی بەردەکەوێت. چاودێرێکی سیاسیش دەڵێت گۆڕانکاریەکان هەندێک جار و بۆ هەندێک لە گەلان و هەندێک ناوچە مەترسیدارن و هەندێک جاریش بە پێچەوانەوە وەک ئەو چاودێرە سیاسیە شاماژەی پێدەکات نەبوونی یەکدەنگی و پەخستنی دامەزراوە شەرعیەکان و پەکەوتنیان هەموو ئەمانە دەبنا و مەترسیە چاوەڕوانکراوانەی کە دەکرێت لە داهاتوودا مەترسی گەورە و جدی بن لەسەر ئێستا و ئایندەی هەرێمی کوردستان. ئەو هاوکێشە تازانی کەوا دروست بوون کۆمەڵی هێزی تازە دروست بوون و بە دڵنیاییەوە بڵێن با بڵێن ڕووداوەکان زۆر بە خێراییتی ئەپەڕن ئەمانەوە ئاکەن لەبەر ئەوەی تۆ لە هەرێمی کوردستانە یەک ڕێزی و یەکدەنگی ناوخۆیی نییە و هەروەها لە مەسەلەی دامەزراوەیە چه حکومەت چ پەرلەمان چ با بڵێن دەسەڵاتی دادوەری و هەموو ئەوانەی تریش تا ئێستا کامەڵ نەبووە و تا ئێستا با بڵێن لەسەر پێخۆی نەوەستاوە ناتوانین ڕوبەڕووی ئەو مەترسیانە بینینەوە بۆیە ئەو مەترسیانی کەوا چاوەڕوان کراون ڕوو لە هەرێمی کوردستان بکەن هەتاکو ئێستا وەکو خۆیان ماون یعنی هیچیانەوە نییە بڵێ هیوایەکە بێ بەوەی کەوان نامێنن و چواردەوریشیان گرتون. مامۆسایەکی زانکۆش ڕای دەگەێنێت یەکێکی تر لەو مەترسیانە کە بەرۆکی هەرێمی کوردستانی گرتوۆتەوە و سەرکردایەتی سیاسی کورد هەنگاوی بۆ دەنێت پرس و بابەتی ڕیفراندۆمە چونکە بە بڕوای ئەو مامۆسایی زانکۆ تا ئێستا ئامادەسازی و ئامادەکاری لۆجستی و مادی و معنەوی و سەربازیەکان بۆ ئەو پرسە نەکراوە و ڕەنگە بەمەش مەترسی گەورە و تازە بێنێتە ئاراوە. هەموو هەوڵێک بدرێ بۆ سەربەخۆی یاخود بۆ ڕیفراندۆم یان بۆ هەر بابەتێکی پێویست بەوانە پێویستەکە وەکو بیرکاریانە ئەمەلێکی بینەوە لەکوێیە بەرژەوەندی تیابێت و لەکوێیە زیانی تایبێت بە واقعی ئەمانە لێک بینەوە کە تەسەورەکەم ئەمە نەکرابێت. سەربەخۆی ئێمە پێمان وایە کارێکی زۆر ئاسانە بەڵام زۆر گرانە چونکە یان یەکێک لە مەترسیە گەورەکانەوەیە تۆ پەیوەندیەکی 100 ساڵە لە هەموو ڕوویەکەوە بەستویتەوە بە حکومەتی عێراقەوە هەڵوەشانەوەی ئەم پەیوەندیە زۆر ئاسان نییە وەکو تەسەورەکرێت. نێکە لە مەترسیە گەورەکان لە دوای ڕفراندۆمەوە بێکە کوردەکانی بەغا بە کوردی فەیلی و بە کوردەکانی ترە ڕوبەروی مەترسی لە ناوبردن ببنەوە. لە نێوان هەلومەرجی نەخوازراوی ناوچەکە و پرسی ڕفراندۆم و هەڵبژاردنەکانی ئایندەی هەرێمی کوردستان و خراپی ڕەوشی ژیانی خەڵک هەموو ئەو گرفتانن بەرۆکی خەڵکیان گرتووە و ئاسوویەکیش لە ئێستادا بۆ چارەسەری بنەڕەتی تیاندا بەدی ناکرێت. گۆران سەینووری، گەلی کوردستان، سلێمانی.